گروپی شانۆی هەوار شانۆی بازنەی هیوایان بەرهەمهێنا. ئەم شانۆیە لە نووسینی مەلا ئەحمەدە و لەلایەن نەژاد نەجم کاری دەرهێنانی بۆ ئەنجام درراوە. نمایشە شانۆیەکە پێشکەشە بە شاری چەمچەماڵ بۆ دەستپێکردنەوەی چالاکی هونەریەکان لە دوای کارە ساتی لافاوەکە. لەو بارەیەوە هونەرمەند نەژاد نەجم لە ستۆدیۆکانمان لە شاری کەرکووک لەگەڵمانە گفتوگۆیەکی لەگەڵ بەڕێزیان ئەنجامەدەین. کاک نەژاد سڵاو لێبێ، سوپاس بۆی کاتی خۆت بە ئێمە بەخشی. سەرەتا ئەمەوێت بزانم ئەم بەرهەمە نوێیە تەنها لە شاری چەمچەماڵ نمایش کراوە یاخود لە ناوچەکانی تری هەرێمی کوردستانیش نمایش دەکرێت؟ سڵاوتان لێبێ، ئەم کاتان باش. زۆر سوپاس بۆ کورسات هەمیشە کە لە هەموو پرۆژەکانمانە. بازنەی هیوا تازەترین بەرهەمی گروپی شانۆی هەوارە، نووسینی یەکێک لە نووسەرە کچەکانی شاری کەرکووکە کە بەڕەگەز عەرەبە. دیارە ئەمە تازەترین بەرهەمی ئێمەیە، کاری سنۆگرافیا و دەرهێنانی خۆمە، بەرهەمی گروپی شانۆی هەوارە. ئەم کارە طبعا لە زانکۆی کتاب لە پێش سەری ساڵ واتە لە 2025 یەکەم نمایشمان لە ناو زانکۆی کتاب پێشکەش کرد کە بەرهەمی دوای ئەوەی کە لە ماوەی مانگێکە هەڵمەتی دژی توندوتیژی و تونڕەوی دەستی پێی کرد لە هەموو عێراق. ئەمە لەو چوارچێوە یەکەم نمایشمان لە ناو فێرخوازانی زانکۆی کتاب پێشکەش کرد بە زمانی عەرەبی. بەڵام دواتر وەکو بیرۆکە لەلایەن هاوڕێمان شانۆکار و هونەرمەند شەوکەت ئیدریس شەوکەت کە بەڕێوەبەری بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری چەمچەماڵ بیرۆکەی ئێمە لەگەڵ ئەوانە پێمان باش بوو بۆ پشتیوانی شاری چەمچەماڵ لەو کارەساتی لافاوەکە کە خۆتان ئاگاتان لێ بوو کە حاڵەتێکی زۆر نەخوازرا و زۆر بووە جێی نیگەرانی هەموو خەڵکی هەر چوار پارچەی کوردستان کە زۆربەی خەڵک زیانی بەرکەوت، بەتایبەت بابەتە ڕۆشنبیر هونەریەکە کە ئێمە بە وەکو ئەدەبیەن و وەکو ئەخلاقیەن هەستاین بە نمایشکردنی لە بەردەم هۆڵی ڕۆشنبیری هونەری چەمچەماڵ بۆ ئەوەی یەکەم چالاشی دەست پێ بکاتەوە وەکو هونەرمەندانی ئەو شارە دوای زیانەکانی هۆڵەکە و دواتریش لە ناو پەیمانگای هونەرە جوانەکانی چەمچەماڵ بە هەمان شێوە زیانێکی گەوری بەرکەوت. باشە کاک نەژاد، کاردانەوەی بینەران ئامادەبووان بەگشتی یاخود بڵێن نوخبەی ڕۆشنبیران سەبارەت بەم نمایشە لە شاری چەمچەماڵ چۆن بوو؟ وەڵی لێتان ناشارینەوە لەبەرەوەی حاڵەتەکە حاڵەتێکی زۆر گەورە تووشی شاری چەمچەماڵ و هەستت بە بێئومێدیەکی زۆرە کرد تەنانەت لە کاتی نمایشەکەیە. بەڵام بۆ خۆی چالاکیەکە ڕنگدانەوەی گەورەی هەبوو لە دوای ئەو کارەساتە خەڵک بە جۆرێک شۆک ببوو. یعنی بەڕاستی من لەو بڕواایە نەبووم ئەو بینەرە زۆرە، هەم لە ناو پەیمانگا هەم لە شەقامێک کە شەقامێکی سەرەکیە لە بەردەم هۆڵی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری چەمچەماڵ. هەستم یاخود بیرکردنەوەی من وابوو بینەرێکی کەم بێ، بەڵام لەگەڵەوەی کە خۆتان ئەزان ژیان بەردەوامەوە بێ بەردەوامی پێ بدەی بینەرێکی زۆر و هونەرمەند و ڕۆشنبیرێکی زۆر لە هەردوو نمایشەکەیە هەبوو. زۆریش بە باشی باسییان نمایشەکە کرد، هەرچەندە نمایشەکە بۆ بابەتی لافاو ئەوە ئێمە کارمان لەسەری نەکرد، تەنها ئامانجمانەوە بوو یعنی ژیانێک بینە شەقامی ئەو شاری چەمچەماڵ. بەڵێ کاک نەژاد، پلانتان هەیە ئەم بەرهەمە شانۆیە لە ناوچەکانی تری هەرێمی کوردستانیش نمایشی بکەن؟ ئێمە تا ئێستا لە ناو کەرکووک نمایشمان نەکردەوە. ئەم نمایشە پەرەی پێدەین لەبەر ئەوەی هەر لە دوای نمایشەکەی شاری چەمچەماڵ
دوو فستیڤاڵی نێودەوڵەتی لە ڕێگەی چەند گرتەیەکی ڤیددیۆ کە لە سۆسیال میدیای خۆم و گروپەوە بڵاو بۆ لەگەڵ کۆمەڵە ڕەسم دوو فستیڤاڵ هەن کە کار لەسەر شوێنی جیاوازەکەن یەکێکیان ڕەحالەیە و ئەوەی تریان توقوسە ئەم دوانە لە ئوردنە فستیڤاڵێکیش هەیە لە تونس لە شاری ئەلکاف ئەوش کار لەسەر شوێنی جیاوازەکە لەم دوو شوێنەوە بانگەشتنامەمان بۆ هاتووە. زۆر باشە. کاک نەژاد منە پرسم تا چەند گرنگە هونەرمەندان یاخود ڕۆشنبیران بە شێوەیەکی گشتی ڕۆڵیان هەبێت لە ڕێی هونەرەوە پشتیوانی لە لێقەوماوانی بەتایبەت کارە ساتە سروشتیەکان بکەن؟ یەکێکە لە هەنگاوە زۆر ناڵێم سەرێکی ئەڵم هەنگاوە زۆر سەرەتایەکان ئەبێ هونەرمەند لە کاتی زۆر چۆن بڵێ تنگانە و زۆر کارسەرباویە بێت لە ڕێی هونەرەکەیەوە لە ڕێی شانۆکەیەوە تەنها لە ڕێی پۆستەکانەوە بتوانین کۆمەک کۆبکەینەوە بتوانین هەر هیچمان پێ نەکرێ وەکو گروپی شانێوار بتوانین لە بەردەم ئەو شوێنانە نمایشێک بکەین و بڵین ئەمە لایەنی پەیوەندیدار ئەم هۆڵە پێشووتر ژیانی تیابوو نمایشی تیابوو ئێستا وێرانەیە پەیمانگای هونەرە جوانەکان بڵین شوێنی پێگەیاندنی هونەرمەندە ئێستا وێرانەیە وەرن لە ڕێی ئیعلامەوە کە کورسات ڕۆڵی گەورەی جێڕا لەم کارە ساتەیە بتوانین کۆمەکیان بۆ کۆینەوە یاخود هۆڵەکەیان بۆ بنیاد دەینەوە. بەڵێ کاک نەژاد من ببوورە بۆی کەمی کاتەوە دوا پرسیارت ئاڕاستاکەم جیاواز لەم کارەشانۆیە لە ئێستادا سەرقاڵی فیلمێکی دۆکۆمنتارین ئەم بەرهەمە نوێیە تایبەتە بە چیەگەر بۆمان باس بکەی بە کورتی؟ بەڵێ یەکێک لەو کارانی کە گروپی شانۆی هەوار هەر تەبعاً لە ناو ئەم مانگەی ئەمە دەستمان کردە وێنەگرتن لە شاری وەزیران شاری کفری کە فیلمێکی دکومنتەریە لەسەر مەقامی موجێلا کە ئەو مەقامە تا ڕادەیەک هەم تعریب کراوە هەم نەماوە تەبعاً شانۆکار و هونەرمەند هەوار فارس وەکو دەرهێنەر کاری لەسەری کردووە ئەتڕۆحەی کۆتا ساڵێتی لە زانکۆی سلێمانی لە بەشی فیلمسازان ئەوە یەکێکە لەو کارانی کە گروپی شانۆی هەوار هەر لەم مانگەیە دەستی کردە وێنەگرتن ئێستا دواکارە بۆەوەی وێنەگرتن تەواوی دواتر دەچێتە مۆنتاژەوە. زۆر باشە. هونەرمەندی شانۆکار نەژاد نەجم سپاس کە لە شاری کەرکووکەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بنەوەکەمیشە.